Nesrin, evalam pencereye akafede kırdak bu ez name yan cerada kılhındır. Nesrin êvaran pencerekê ekirdewe bû ew guyê li dengî defekirî min bê. Nesrin êvaran pencerekê ekirdewe bû ew bonî etekê min bike. تەمەنی 35 ساڵە دایکی ناوی بەدیعەیە باڵای بەرزە ناوچەوانی نیشانەیەکی پێوەیە پێشمەرگە بوو مێردمە ماوەی 4 ساڵ نامەیەکم بەدەست گەیشت لە کوێستانی قەندیل ناو کەمال حەمەقادر تەمەن 50 ساڵە خەڵکی هەڵەبجەی پێشمەرگە بووە خاڵێکی ڕۆژ بەسەر شانوێ 3 ساڵە بێسەر و شوێنە پێشمەرگە بووە شوێنی ونبوونی لە کوێستانی قەندیل باش ناوتنی پێ دەرێ Ferman çiye? Peviste başına laven herman çiyan. Peviste. دەژچیای قەندیلێ چ دەخوازی چەمانەتی باشتر Min van çiyan jiyan daire hevedim. Girin gelse van çiyan jiyan bıkım. Tüfan nak. پرۆژەی سینەما کەلتور لە گەرمیان درێژەی هەیە بۆ ئەم هەفتەیەش فیلمی کوێستانی قەندیلی ڕەحمەتی تەهای کەریمیمان نمایش کرد ئەلبەتە پرۆژەی سینەما کەلتور ڕۆژ لە ڕۆژ بینەری تێدا زیادە بێ خواستی خەڵک لەسەر فیلمەکان زیادە بێ تامەزرۆ و تام و چێژێکی زیاتر ئەبەخشێ بە پرۆژەکە و هەم بە سینەماکە ئەلبەتە چایخانەی میلەت بە سوپاسەوە کە لە سەرەتاشەوە تا ئێستاش زۆر بە بەردەوامی بەباشی لە خزمەتی ئەم پرۆژەیە بوو نایشی شارینەوە سوپاس بۆ خوا و بۆ هەموو ئەو کەسانی کە هاوکارن بینەر ڕۆژ لە ڕۆژ زیادەکە خواستی خەڵک لەسەر فیلم و بینینی فیلم زیادەکە ینی ڕۆژانە ئەبینین جاری وە هەیە ڕێ نابێتەوە خەڵکی داوای نمایشی دووبارە ئاکات وای لێ دێ لەوە چه چایخانەی میلەت توانای ئەوەی نەمێنێت کە ئەم هەموو بینەرە هەڵگرێ پێویست بکە مەسەم چێتە هۆڵێکی سینەمایی کە لە ئێستاە گەرمیان بەڕاستی ناڵێن نیەتی هەیەی بەڵام لەواچێ چالاک نەبێت لەواچێ بە پێی پێویست نەتوانێت ئەم پرۆژەی تیا بکە هەموو دایکە تازەدانەکان وەرگێکرێن تووڕات. هەزانی بیستە میوانەکانەکەو نەبێنەوە. Sounds